ئێمە بە پێویستمانتانێت کە هاوکاریەک و کۆمەکێک خڕکەینەوە بۆ ئەو نەخۆشیانە بتوانین چ لە ڕووی مادەی چ لە ڕووی معنەوی کەمێک لە خەمەکانیان و ئازارەکانیان کەم بکەینەوە. باوەڕپێکردنی فەرمی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی عێراقی هەڵبەت بە یارمەتی وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی کوردستان وەکو چۆن تا ئێستاکەش لەدەیان بواری جۆراوجۆردا بۆ کاری خۆبەخشی و خێرخوازی هەوڵی بەردەواممانداوە و دیسان حکوومەت وەکو پێویست ناتوانانی هەموو ئەرکەکەی لە ئەستۆی خۆی بگری و ئەوە نەک تەنیا لێرە لە کوردستان کە ئەمە قەیرانێکمان هەیە بەڵکو لە وڵاتانی پێشکەوتوی دنیاش دەبینین کە سندوقی کۆمەک لە بۆ توشبوانی شێرپەنجە دادەنێت تەنانەت لە فڕۆکەخانەکان لە مۆڵەکان لە زۆر شوێنە گشتەکان ئەوە لە بۆ ئەوەیە بەشداریکردنەکە هەر یەکە و لە ئاستی خۆی لە ڕاستی خۆی بتانی شتێک ببەخشی لە بۆ ئەوەی ئەم نەخۆشیە کە هەڕەشەیەکە لەسەر ئەو توشبوانە لە بۆی بتوانێت ئازارەکانیان کەم بکرێتەوە. راستی مرام مش به رجاء بیکو ام وقتی بیشتر گردش نخواهی بیخنا سلی بدوان زاروکا هر واسه مال بادت وانا چکو پیادیار افنا خوشت ها ماهی درش علاج ورد گرن بسالا ورد گرن محتاج درزی ورد بنو یعنی آزار راستی گله آزار بکشن برن دکم بینویری و وان حفله وان جورا و هنگا بام کن وقتی گردش نکرد سلی وان ده درونه وان آرام بد. شخرا گرانتر اوه تو علاج نفسی بوام بکی اوه باشترین علاج با نفسیات بچی که باودی بید باری خوب هبید صبحی زان بیشن اوه راستنده ام علاج ما صانه هیو نه بزحمت بره چند ما داخل کردم که اوه بردام هری کاری آمد کن راستی یعنی به حدود آن به سنوره که بیشن اوه هری کار زور گرمه داد. بحث هبي في ساري صالة مطار ما بتيار بيله ومطار هر نفا بي يعني هر نيزيكي بازدار وجودي بحث كان افرو صبح دي مطار فابتن ومطار نفا بيه يعني قال تأثير البازار موبايل كري وهر چند روزه که تو دبینی موبایل نزدیک 15-20 دلار چون سر هذا المكان بازار تلفن راستی شبکه گشتی یعنی قیرانه تو زون کردستان قیرانه ایدی وقت بره عالم تلفن به گران نکردن و تلفن دونه مثلا اگر آتش بن 4-5 جار دین تصلح کن حتی بشین جایی که مثلا تلفن خواه بدل بکن